بینەرن بەڕێز ئەفدەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین. جارەکدن هاتینەف خزمەتە وەین بەڕێز خوشحال و بەختەوەرین جارەکدن بشین خزمەتەکادی پێشکەشی وەین بەڕێز بکەین. ساخکردن و ڕاگرتنا زمانێ نەتەوەی بریتیە ئەلساخکردنا ئایەتەک و نیشانێک ئشنیشانێن مەزنایە خودای مەزن. چونکو ئبحەز و ئیرادا خودێ ئەم کوردین و زمانێ مە کوردە و کوردستان جی نشتیمانê me ye. Bûye axiftin û nivîsîn bi zimanê Kurdî pêşî hemû erkekê ayînî ye ku em bi Kurdî biaxivîn. Çunku hemû pêxemberan peyama Xudayê mezin ji qewmê xwe ra ragihandiye bi zimanê wî netewey ew ê ewt nav da jîn. Lewra zîndîkirin û ragirtina zimanê Kurdî erkekê ayînî û niştîmanî ye. Et salvegera zimanê dayîk û 21 Şubatê diketin, em jî di giringê deyne vê mijarê nava xeleka bernamê bi Kurdî da û çendîn pirsiyar û sevinç dihêne arastekirin nava vê xelekê da û zûr berêz Mamosta Abdurrahman Sidîq zûr bixêr wê mamosta. Mamostayê berêz weke me amaje pêkirî zimanê Kurdî êkeş nîşan û celamet û meznahiya Xudayê mezin çunke wî em dayîne Kurd û divêt em jî her wesa şanaziyê ev vê nîşan û belgeyê رب العالمین بکەین. لەو مەمەدڤیا بزانین ئایینی چ بەری خودانێک هەیە بۆ زمانێ نەتەوا بگشتی و کورد تایبەتی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ئەم ڕۆژە کە پێی دەگوترێ 21 شوبات هەموو ساڵێک یۆنسکۆ لە ساڵی 1999 ئەو یادەیدا هێنا بە ناوی ڕۆژی جیهانی زمانی دایک. ڕۆژی جیهانی زمانی دایک هۆکاری داهێنانەکەی چییە؟ بەداخەوە هەمیشە دەڵێم لە کاتێکدا کە دەبوایە ئینسانی مسلمان وەختێ تەماشای قورئان دەکا ئەو پێشەکەی تۆ بە کوردی گوتت ئەو کوردیە بریتیە لە مانای ئەم ئاەتە ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين بڕوانە یعنی هەرچی مسلمان هەیە لە دنیا ئەو ئاەتە ببینێ دەزانێ بەتایبەت کاربەدەستانی دەوڵەتە ئیسلامیەکان دەزانن خدا فەرمی ومن آياته خلق السماوات والأرض من آياته لتفسير أعلن يعني چی ومن آياته يعني ومن دلائل قدرته يعني لنشانكاني أوي كخدا قادر ومقتدر وبتوانايا چيا خلق السماوات والأرض إكاتي كتماشي دروس كردني أرزو أسمانكانكي تواناكاني خداد بو دركوي وداناي خداد بو دركوي هر أونا خداد فرمي واختلاف ألسنتكم وألوانكم أوش كزماني جاواستان هي ورنجي جاواستان هي خلشي دانا وزانا لما تيدقه اینجا بڕوانە ئێمە لەم کاتەدا کە ئەم ئاەتە بۆ هەموو مسلمانێکە و بۆ هەموو جیهانە هەڵەیە بڵێم ئەم ئاەتە بۆ هەموو جیهانە ئەوایە مسلمان و کاربەدەستانی وڵاتانی ئیسلامی ئەمەیان زانی با نەک هەرنیوەی یەکەمی پێشی هەموو خەڵکێک کاربەدەستانی وڵاتی ئیسلامی دەزانن خدا ئەرزوو ئاسمانی دروست کردووە بەس دەبیری خۆیانیش ئەبەنەوە کە خدا زمانە جیاوازەکانیشی دروست کردووە تا ئەو مافە بدەن جا هۆکاری دانانی 21 شوبات لەلایەن یۆنسکۆ بەو یادە چییە؟ کارەساتێکە کە مسلمان خۆڵقاندوێتی جارێکی تر بەداخەوە یا بەڵم کاربەدەستی مسلمان ئەو ڕۆژە کارەساتی تیا قەوماند بۆیە یۆنسکۆ هات ئەو ڕۆژەی کرد بە ڕۆژی جیهانی زمانی دایک لە ساڵی 1940 بەدواوە شتێکە بوو پێیان دەگوت ئەو کاتە تا ئەو کاتە پێیان دەگوت نیمچە دوورگەی هندستان یعنی کە ئایانگوت نیمچە دوورگەی هندستان یعنی هندستان و بەنگلادیش و پاکستان هەرسێکی یەکشت بووە باش ئەوەی کەوا ئاژاوە دروست بوو لە نێوان مسلمان و هندۆسەکاندا ئیدی شتێک دروست کرا وتیان مسلمانەکان باجیاکەینەوە چێ مسلمان دەمێنێتەوە لە هندستان مانەوە چەند ملیۆنێک ئەوانی دیکە چوون بوون بە پاکستان ئەو کاتنەوەی ئێستا ڕەنگە نەزانێ ئەو کات دوو پاکستان دروست بوو یعنی لە ڕۆژهەڵاتی هند و لە ڕۆژئاوای هند دوو پاکستان هەبوو بەیوان دەگوت پاکستانی غەربی و پاکستانی شەرقی لە ئەنجامدا چی بوو ئەمە بوو بەمای ئەوەی کە زمانی پاکستانی چییە؟ زمانی ئوردووە محەممەد علی جاناح و سەرۆکی پاکستان هات چی فەرز کرد زمانی ئوردوی فەرز کرد بەسەر هەردوو پاکستانەکەی بەس پاکستانە شەرقیەکە بەنگالی بوون ئێستا پێی دەگوترێ بەنگلادیش ئەو بەنگلادیشە پاکستانی ڕۆژەڵات بوو ئەوانە قوتابیانی زانکۆیان لە ساڵی 52 لە 21 شوبات خۆپیشاندانیان کردو پاکستانیش بەرپەرچی دانەوە خەڵکێکی زۆری لێ کوشتن وەرە تۆ داوای ئەوە بکەیت بەنگلادیشی بی چۆنە لە دەیان ملیۆن کەس بەو زمانە بەنگالیە قسە بکەن تۆی مسلمان
پاکستانی زمانی ئوردۆکە فەرزکەی بەسەر ئەو دا و نێڵی بە مەنگالی قسە بکە کە خۆ پیشاندانی شکا و لی بکوژی ئەوە ئیتر بوو بە کارەساتێک لەوێەوە دانرا ڕۆژی 21 شوبات ڕۆژی چی بێ ڕۆژی جیهانی زمانی دایک بێ کاریە پێگیری vê çendê bikin ینی ev welatên hefral ser vê çendê مەبەستم ئەوە بوو لە ڕاستیدا ینی ئێستش ئەم ساتە وەختەکە من و تۆ قسەی تێدا دەکەین ینی سێرەکەی باسی زمانی کوردی بکەین وانە زمانی کوردی نەبووە بە زمانی خوێندن لە قوتابخانە لە ئێران لە تورکیا لە سووریا ئەمە ئەڵێ لە عێراقا بووە ئەوە بە خەباتی 100 ساڵ لە 1990 هەتا ئێستا ئیشی لەسەرەکرێ بەم هەموو خوێن و خەباتە اینجا گەشتوینێتە ئەو مافە لە کاتێکدا ئێستا بچیتە هەر ویلایەتێکی ئەمریکی یا بچیتە ئەوروپا دەڵێ 16 قوتابی بێنە و مادام ئەتوان زمانی تایبەتیان هەیە با بە زمانی خۆیان بخوێنن زمانی دایکە جا چەند کارەساتە کە مسلمانی کاربەدەستی مسلمان خۆی لا ئەدا لەم ئاەتەی خوا و لەم نیشانەی بەڵگەکانی دانایی خوددا کە مەسئلەی زمان بۆیە خوددا کە فەرمووی وەما ئەرسەلنا من ڕەسوول إلا بلیسانی قومیه بۆ لیوبەینە لەهم خوددا فەرمووی کەواتە خوددا لە سوورەتی ئیبراهیم داوای فەرمووکەوە هەر پێغەمبەرێک دەنێرین بە زمانی ئەو خەڵکەیە کە لەو شوێنەدایە مەدام بە زمانی ئەو قەومەیە و قەومەکەی خۆیەتی لەبەرچی بۆ ئەوەی بۆیان ڕوون کاتەوە کەواتە ئەلەمەوەیە کە دەڵێن ئێمە دەبێت تێگەشتنی کوردانی خۆمانمان لە ئاین هەبێ کوردێک ئەمڕۆ چۆن لە ئاین تێدەگا ئەگەر بە زمانێکی دیکە نووسراوێتەوە ئەبێ بۆی بکەی بە زمانی کوردی بەو زمانە کوردی کەوا خۆی لێی تێدەگا جا لە قورئاندا وشەی لیسان هەیە لیسان وشەی ئێستا لە جاتی زمان ئەڵێن چی لە زمانی عەربی ئەڵێن لۆغە وانە کەچی لە قورئاندا فەرمێ بلیسانی عەربی یان جیاوازیەکەت ناو بەر هەردووکاندا بەڵێ کەواتە لیسان بریتە لە زمانە چۆن دەڵێ گشتیەکە زمانە گەورەکە کە کۆمەڵێک لغەی تێدا کۆبەتەوە ینی جاران دەیانگوت اللیسان العەربی ینی زمانی عەربی ئەی ئەوە قوڕیش بە نەوعی قساکە و تەی و هەر کەسە ئەیانگوت لوغەت و قوڕیش ئەوە لە هەجاتن ئێستا گۆڕاوە ئێستا بە لیسان دەڵێن لغە ئێمە ینی ئێستا خەڵکی ئەم سەردەمە بە لیسان دەڵێ لغە بە لغەکە دەڵێ لەهجە بوو بە شێوەزار بەرحاڵ ئەوە گۆڕانکاری زمانە خوددا مەبەستی لە لیسان ئەوە بوو کۆی زمانەکە بوو جامەیەکێکە لەو بەڵگانەیەکەوە زۆر جا دەڵێن زمانی کوردی لەوانەیە لقێک بە لە فارسی ئەبەدەن ئەگەر کوردی بەشێک ببووە لە فارسی دەبواە فارسیش وەکو ئێمە شێوەزارێکی تایبەت بەخۆی هەبواە چوار شێوەزاری بووە ئێمە کوردین شێوەزارێکمانێ پێی دەڵێن شێوەزاری لوڕی شێوەزاری هەورامی شێوەزاری کرمانجی ژوور و کرمانجی خوارو ئەمە ئایا لە زمانی فارسی شتی وا هەیە نییە کە نییە کەواتە کورد ئەمە تایبەتمەندی زمانەکەی ئەگەر بم پێ بیت مامۆستاوی جەنەب دەڵێ کە هەر قەومەک هەبیتن خوا پێغەمبەرێکی بە زمانی ئەو ناردووە ئایا ئەم وەک کورد مە پێغەمبەرێکی تایبەت هەبووە بوو مەهات بیتن ئەم ناوچەی ئێمە ناوچەی پێغەمبەرانە ئێمە ناوچەی پێغەمبەرانە من وەکو هەوڵێکی تاکە کەسی زۆر هەوڵەدەم بەس نەگەیشتم نزیکە بمەوە و دوورەکەومەوە ینی چی ینی کورد لێرە لە سەردەمی نوحەوە هەیە یا بەمانایەکی تر بڵێم ڕاستتر گورتر بڵێم لە سەردەمی نوحەوە سەلامی خوای لەسەر ئینسان لە جوودی و لە شرناخ و شارنوح و ئەوەیە کەواتە ممکنە بڵێن ئێکی وەکو کوردە بە دڵنیاییەوە دەبێ بڵێن ئینسان لێرە بووە کە ئینسان لێرە بوو بێ لە زمانی نوحەوە ئێمەش هەر لێرەین مانەی وایە ئەبێ پێغەمبەرێک هاتبێ بەم زمانە قسەی کردبێ بەس دۆزینەوەکەی کەمە ئیشێکی زۆر دوور و درێژی ئەنترۆپۆلۆژیایە وەکو زانستی ئینسان ناسی زانستی ئەرکیۆلۆژیایە ئاسەوار ناسەکان یعنی گرنگە بوارەکانی زانستی بیدۆزنەوە لە ڕووی مێژوویەوە ئەم پێغەمبەرانە کە هاتوون زانین ینی کام پێغەمبەر لە نێو کوردەواری بووە ئەخەرە بێژماری پێغەمبەران زۆر بن و مەحسووریش ببن لەم ناوچەیە کە لە کوردستانەوە هەتاوەکو میسر دەبێ بەدڵنیایی زۆر زرەدەشتی هەیە کە پێغەمبەری کورد ناڵێم ئەمە مێژوو ئەبێ دڵنیا بین لەوەی کە پێغەمبەرێک بۆ کورد هاتووە بەڵام چیە و تەشخیصکردنەکەی کاری مێژوو نووسانە ینی چونکە خوددا وای فەرموو وما ئەرسەلنا من ڕەسوول إلا بلیسانی قومه لیوبەینە لەهم قەومەکە هەیە کە کوردە کەواتە ئەبێ بەم ئاەتە بۆ ئەم کوردە پێغەمبەرێک هەبوو بێ بە زمانی خۆی چۆنە و چێە و ئەمە کارێکی زۆر قوڵی باشی ئەوێ تاوەکو بگەینە مەسەلەیەکی کۆنکریتی جا لێرەوە مەسەلەیەکی زۆر گرنگ دێتە ئارە کە ئەبێ ئاماژەی پێ بکەین ئەوش ئەوەیە کە ئەمڕۆ لە ساڕۆژی زمانی کوردی یا بەفەن ساڕۆژی زمانی دایک لەو ڕوانگەیەوە تەماشای زمانی کوردی بکەین وەکو نەتەوەکانی دیکە نەتەوە نییە لە دنیادا کە بە زمانی ئەڵمانی یا ئینگلیزی یا ژاپۆنی یا چی قساکە چەند لەهجەی جیاوازی تێدا نەبێ هەیە ئێمە شێکێکین لەو نەتەوانە هەر بە هەمان شێوەیە لەبەرەوە زۆر گرنگە فێری ئەوە بین کە بایەخ بە
هەموو شێوەزارەکانی زمانی کوردی بدەین جۆرێک لە تێکەڵی و پەیوەندیان لەگەڵا دروستکەین وشە سازیەک لە نێوانێ دەمە کارێکی زۆر قورسە ئەڵێم کە بێ بکرێ لەگەڵ تێپەڕبوونی کاتدا تاوای لێبێ ئێستا من قساکەم و تۆش قساکی تۆ بە شێوەزارێک من بە شێوەزارێ ئایا من کوردیم یا تۆ کوردی هەردووکمان کوردی کەواتە زۆر گرنگە ئێمە ئەم شێوازانە دابێنین لە بەرنمەکانمانە یان چۆن دەڵێ دوو کەس کە قسەکەن بایەکێک بە شێوەزاری هەورامیش قسە بکە هیچ کێشەیەکمان دەمەوە بژێف کارە قورسە ئاماژەوەی چندێککە کار بوون هاتیەکردن بووە کەڵەکە بووە زۆر ڕاستەکەی ئێمە خزمەت ینی من وا بڵێم لەم کەس زویر نەبێ کە خزمەتی زمانی کوردیمان نەکردووە خزمەتی زمانی کوردیمان نەکردو ڕەنگە بڵێم خەڵکی تر زۆری لە وشەکانی ئێمە بردووە جا لەبەرەوە شێوەزارەکانی زمانی کوردی دەوڵەمەندی زمانی کوردی دەنوێنێ زۆر گرنگە ئێمە دوژمن کاریگەری لەسەرمان نەبێ بۆ ئەوەی کە وەک دابەشی کردوون لە ڕووی سیاسی وەک دابەشی کردوون لە ڕووی جوگرافی دابەشیشمان نەکا لەسەر شێوەزارەکان و جارێکی تر بڵێت چونکە بۆ کاتێک کە بابەتاهێری هەمەدانی دەنووسێ و دەڵێ من بە کوردی دەنووسم خۆ شێوەزارەکەی لوڕیە کاتێک کە مەولەوی دەنووسێ دەڵێ ئەمە کوردیە شێوەزارەکەی هەورامیە کاتێک کە جززیری دەنووسێ و دەڵێ من بە کوردی دەنووسم و ئەحمەدی خانی دەڵێ من بە کوردی خۆ شێوەزارەکەی کرمانجی ژوورووە کاتێ نالی دەڵێ من بە کوردی دەنووسم شێوەزارەکەی کرمانجی خوارووە هەر چواریان گوتویانە کوردی کەس نەیگوتووە شێوەزار باش دەسێتت خوشمامۆستی بەڕێز پرسیارە کاتی ئاراستەکردن بۆ بینەرین بەڕێژیل شارین کوردستانی فەرمون پێک بە بینەر بین پرسیار هاتیەکردن حتا شەڕادەت و شانازیە زمانی خودکەی کە زمانی کوردیە منیش وەکو کتاکێکی کورد لە ساسە شانازی بە بووری خۆمەکەم وە کوردێک دوو کە زمانێکم هەیە کە زمانی کوردیە هیوادارم زمانەکەم ببێتە زمانێکی جیهانی کە توانرێ لە زۆر شوێنە قسە بکە ڕاستە بچووکە بە پێی حکمی سیاسی دەوڵەت وای کردووە کە زمانی کوردی زمانێکی بچووک بێت لە چوارچێوەی مەجموعەیەک ناوچە قسەی پێ بکرە بەڵام بەڕاستی کوردایەتی من خۆم شانازی پێوەکەم زمانی کوردیم وازم وشەی شانازی هێشتا کەمە بۆی شانازی بە زمانی کوردیەوەکردن حتمما کوردبوونت خۆی لە خۆیان و شانازیکردنە بە زمانی کوردیەوە حتمما هەرچەند کەم و کوڕی زمانەکەمان کەم و کوڕیتیە بەڵام ئەو شانازیە بێ نەک خۆمان وەروە بۆ بەرەکانی داهاتوش بتوانین ترانسمیشنی بکەین و نەقلیکەینکەوە ئەوان وەکو ئێمە چۆن لە کاتی ئێمە کە گەنج بووین و کاتی کە زمانی کوردی بوو بە زمانی خوێندن لە بڵێن لە قوتابخانەکانە زۆر شانازیمان پێوە کرد و هیوادارم بەرەکانی داهاتوشەوەکەم ئەو شانازی پێ بکەن زۆر شانازی پێوەکەم بێشک یعنی چونکە زمان ئەکس ناسنامێن ناساندنا ملەتە وەکو کوردێک شانازیەکەم مەزن زمانی خودکەم و داخوازیش دکەم هەمی خەلکی کوردستانێ و پتر گرنگی زمانێ دەیکێ بدەن سەرارە هەندیژی هەر زمانێکی دیژی توی جیهانی زانی ئیضافەیەکە بۆ زێدەکردنێکە بۆ ڕەوشەمبیریە مرۆڤی ئەکید هەر کەسێک شانازیە بە زمانە خۆت بێت و ئەم کورد دەبێت ئەم شانازیە بتر بزمانە خۆ بین دا بینان ئەم هاتنان یاسین دا بتر بینان یاسین من وەکو کوردێکی ڕۆژهەڵاتی شانازی بە زمانی کوردی دەکەم چۆن زمانی دایکیمانە بۆ هەموو کوردێکیش ئەشی شانازی بەو زمانەکات زمانی کوردی زمانە زۆر شیرنە زمانەکە کە تەکەلومی پێ دەکەی قسەی پێ دەکەیت فۆلکلۆر نییەوە ئەوە ڕەسەنە زمانی کوردی زمانێکی زۆر شیرنە حتا لە دووەری خارجی لە ئەوروپای کە یەکێک دەبینی دەرێ کوردی دەرێ زۆر شانازیت پێوە دەکات دووەلی عالم هەمووی شانازیت پێوە دەکات زمانەکە هەن شیرنە هەن شیرنە بەێ بینەرن بەڕێز سوپاس بوو وان بەشدار بووانە کە ڕاو سەرنجین خۆ ئاراستای مەکردن مامۆستی بەڕێز ئێک ئەلوان بەشدار بووە ئاماژەداوی چەندێک کە زمانی مە هیڤیامەوە کە ببیتە زمانێکی نیشتیمانی ئایا زمانی کوردی مقەویمات و شیانی دوێ چەندی هەنە ڕژێک بهێتن ببیتە ئەف جوورە زمانە کە هەموو دنیای بهێتە گوتن و قسە پێ بێتەکردن ئێمە بەست زمانی جیهانی بەێ جیهانی یۆنسکۆ کە بەرپرسە لەم بابەتانە بەرپرسە لە چوارچەوەی نەتەوە یەکگرتوەکانە
ئاستەکانی زمانی دیاری کردووە دەڵێت لە کۆی مەسەرەن 1000 تا 8,000 زمان لە دنیادا ئەمڕۆ بوونی هەیە بەڵێ ڕەنگە هەندێک زمان دوو کەس ما بێ قسەی پێ بکە ئەگەر بمرن ئیدی کۆتایی پێدێ کەواتە دەڵێ زمانەکان لە بەردەمی هەڕەشەن بە پێ ئاستەکانیان ئەو دابەشی کردو بۆ نزیکەی 6 ئاست زمانەکانی جیهان کورد زمانی کورد خولکێرت بین ئەمە پرسیارە گرنگەکەی ئەو ئاستانی کەوا یۆنسکۆ دابەشی کردو دەڵێ ئاستی شەشەم لە خەتەردایە پێنجەم لە خەتەرایە ئاستی یەکەم زمانی کوردی لە ئاستی یەکەمەکەی چونکە 40 ملیۆن کەس قسەی پێکە ژمارەی وەکو یەکێک لە بەشداربووان قسەیەکی جوانی کرد زۆری ژمارە 40 ملیۆن کەس مادەم بە کوردی دەدوێ ئیدی بە هەر شێوە زارێک بێ کەواتە خەتەری لەسەر نییە لەو ڕۆیکەوا لە ناو بچێ لەبەرەوە زمانەکەمان زمانێکی زیندووە دەستێتت خوشمەوەسی بەرەس وەک هەر جار ئەم چینە جڤاتەوە کەسانên عارفên کورد وان چ گوتیە سەبارەت پاراستنا زمانی دایک کە زمانی کوردیە ئێمە بەداخەوە ینی لە ساتە وەختێکدا دەژین کە ینی لەم سەدەی 21ەیە کە هێشتا دەڵێم ینی حیف بۆ ئەوەی کەوا ینی کورد بەسەر ئەم چوار پارچەیە دابش کراوە و کاربەدەستانی ئەم چوار پارچەیەش کە ینی چون دەڵێ نوێنەرایەتی جۆرێک لە تێگەشتن لە ئیسلام دەکەن بەڵام تێگەشتنەکە هەندێک جار ینی نەک هەر مافیشمان نادێنێ بە زمانی خۆمان بخوێنین لە پارچەکانی دیکەی کوردستان بگرانە جار قسە بە زمانەکەشمان دەڵێن قسە بە زمانەکەشمان دەڵێن کە لە کاتێکدا خوددا فەرمی وە من ئایاتیهی لە نیشانەکانی باڵا دەستی خوددا ئەوەی ئەم زمانە جیاوازانە هەن کەچی ئەویان لە بیرە چێت و یا لە بیری خۆیان لەبەرەوە جوێن بە زمانەکەشمان دەدەن بەڵام کوردوان نیە کورد لە سەردەمی خانیەوە کە دەستی بەم بابەتانە زیاتر کرد و مەلای جززیری و بەبەستم ینی لە پەیوەستکردنی زمان بنەتەوەەوە خانی بە ڕەحمەت بێ قسەی تیا کردووە ئیدی لە ئەگەر ئەو خانی لە 1000 و چۆن دەڵێ 1970 وفاتی کردبێ خۆخانەی قوبادی لە 1970 لە دوای ئەو یعنی مەبەستم ئەوەی بزانە ئێستا فارسێک لەوانەیە لە ئەنجامی دەمارگیریە قسە بە زمانی کوردی دەڵێ لە زمانی کوردی چییە بەس کوردوای نەگوتووە کورد دەڵێت تۆ زمانی خۆت باشە ئێستا مەسێمە خانەی قوبادی کە پێشی نزیکەی 300 ساڵ 250 ساڵ لەمەوبەر وفاتی کردووە ئەو کە وتوێتی بە شێوەزاری خۆی بە کوردی دەڵێ هەرچەند مەواچەند فارسی شەکەرن کوردی جەلای من پس شیرینترن یعنی دەڵێ هەرچەند ئەڵێن فارسی شەکەرە ئینکاری ناکەم بەس لە لای من کوردی شیرینترە فارسی شەکەرە بەس کوردی شیرینترە ئەمە قسەیەکی چەند معقول و چەند جوانە دەخۆزگە فارسێکی جووا بڵێ نەک بڵێ زمانی کوردی شتێکی خراپەڵێن بچی کورد هەموو گاف تەمەزڕۆی بێ چەندێ زمانی دیفێر بیت بەڵام بۆ زمانی خۆی کوردی وێزری ناکەتن کە خەڵکێکی کەر بلێڤەت بن ئەمڕۆژ ئێمە ئەو گرفتەمان هەیە لە کۆی ئەم هەموو قوتابخانە ئەهلی و چی و چی ئەمانە فێری زمانی خەڵک بی باشە بەڵام زمانی خۆت لە بیر نەکەی ئەمە ئەو خەمەی تۆ باسێکی بەری 500 ساڵیش مەلای جززیری بە ڕەحمەت بێ هەروای گوتووە گەر لؤلؤ منثور ژنەزمێت و دخوازی وەرشیعرێ مەلێ بین تەب شیرازی چه حاجەت یعنی پێشی 500 ساڵ قسەکەی تۆی گوتووە دەڵێت تۆ ئەگەر لؤلؤی منثور ئەمە بکەی بە کوردی ئەم سەردەمە وانی ئەگەر مرواری پەرش و بڵاوت دەوێ خۆ مرواری بە زەحمەت دەسەکەوێت بەس ئەم هەموو مرواریە پەرش و بڵاوە یعنی زۆر ڕێژە زۆرە لە ناو نەزمێکە لە ناو شعرێکە لە ناو قسەیەکە ئەگەر داوای ئەماکەی وەرە شعرەکانی مەلا ببینە مەلای جززیری ببینە چی داوە لە شیرازی و حافزی شیرازی و شێوچی ئەو کاتیش ئەو خەمەی بووە اینجا لەبەرەوە بەڕاستی خەڵک مەتحی پێغەمبەری کردووە مەتح سەنای خودای کردووە بە زمانێک شاعیرانی ئێمە عارفانی ئێمە عاقڵ بوون هاتوون لەگەڵ ئەوەش هاتوون مەسەلەن وتوانە با بە زمانی کوردی ئەم کارە بکەین مەسەلەن تۆ بینیتە قەسیدەی بوردە ئەوەی کە چۆن دەڵێ شعرێکە لەسەر مەتحی پێغەمبەر درودی خوای لەسەر و خەڵک قەسیدەی بوردیە مەشهورە زۆر دەیڵێنەوە بە زمانی عەربی مەسەلەن مەحوی کە لە 1905 وفاتی کردو ئەمەی بینیوە ینی لەلایەک خۆشە و پێغەمبەرە درود بەس دایک شەو ناخۆشە ئەی کورد لەبەرەوە ئەویش دێ قەسیدەی بەحری نور وصلى الله على ئەو بەحری علم نور علم عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه ئەم مەسەلەن دوور و درێژە ئەم قەسیدە دوور و درێژە قەسیدەی بەحری نورە خۆی دەڵێ بۆچی ئەمەم کرد ئەڵێ منیش ئەم کوردیەم دانە منیش ئەم کوردیەم دانە لە ڕیزی ئەو قەسیدانە منیش ئەم دانە چۆن ینی ئەوەی کە ئەڵێم تێگەشتنی کوردانە ناوینا کوردیە ناڵێەوە قەسیدەی بوردیە ئەوێ ئەمەش کوردیە منیش ئەم کوردیەم دانە لە ڕیزی ئەو قەسیدانە مادام قەسیدە هەیە بەتی پێغەمبەر دەکا منیش ئەم کوردیەم دانە لە ڕیزی ئەو قەسیدە بەڵام ئەوستا و عارف و شاعرین جەنابێت ئاماژەی پێت دەتن ئەوان هەگەر تەماشای پەخشانی وان بکەی دەبینی زۆر پەیوێن مەسەلەن فارسییان تورکیان عەرەبی دگەل خوب کاری ناینە ئایا مەبەست بووە یان
قاموسا کوردی وەختی یا پیڕەنگی بوو زمانی ئەو سەردەمە وایە زمانی کوردی ئێمە شێوازێکی ترە کەواتە ئێستش سێری فارسی بکەی یان ڕەنگە لە ڕستەیەکی چوار وشەیە سێ وشەی عەرەبی بێ بەس فۆنەتیک و وتنەکەی کێشە نییە لەوە چۆن بتانی وشەکان بێنیتە ناو زمان ئەوە کوردینی کەواتە ئەوە ئەتوانی بڵێ ئەوەی کە مەحوی و نالی و جززیری پێیان گوتووە زمانی کوردیە ئەمە ئێمەش پێدرن هەر زمانی کوردیە بەس ئەوە لۆغەکە بۆ چۆن دەڵێن لە هەجەکەی ئەو سەردەمە ئەو بارودۆخە جا لەبەرەوە ئەوە مەحوی بەو شێوازی گوت حاجی قادری کۆیی کە لە 1816 تا ئێستا نزیکەی 200 ئەکە یعنی دەڵێ معلومە بۆچی حاجی مەدحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری یعنی ئەی خوددایە خۆ معلومە من بۆچی مەدحت دەکەم بە کوردی بۆ ئەوەی ڕۆژی قیامەت کەس نەڵێ لە دنیادا کەس نەڵێ عالم مەدحی خودای کرد بە زمانی خۆی کورد نەبێ قانیعی شاعر خۆ زۆر یعنی هی ئەم سەردەمانی نزیک بە ئێمێ ئەوی جارێکی تر کە مەدحی خوددا دەکات دەڵێ من ئەم بۆچی مەدح و سەنای خوددا دەکەم دەڵێ تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە وەصفی وەهاب ئەو ناوی وەهابی خوددا بەکاردێنێتەوە جارێکی تر وەرەوە بۆ نزیکتر یعنی بۆ نزیکتر لە خۆمان وەرەوە سەردەمی ڕەشاد موفتی زانای هەولێر و کوردستان ئەوی جارێکی دیکەوە مەدحی پێغەمبەر دەکات درودی خوای لەسەر دەڵێ با نەڵێن کوردی نییە مەدحی نەبی با نەڵێن کوردی نییە مەدحی نەبی بۆ ئێمە جارێکی ترەوەندانە کەواتە بەڕاستی زانا و عارفی ئێمە لە ڕێی ئاینەوە بە تێگەشتنی کوردانە خزمەتی زمانی کوردیان کردو دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ بێنڤەدانێکی هاتی و دەهینە خزمەتە جانابێتە بینەرێن هێژا پشتی بێنڤەدانەکە کورت و دەهینە جواتەوەین بەڕێز فەرمە بینەرۆ بیسەرن بەڕێز دووبارە سەڵاف وەبن بەردەوامین بۆ درێژە پێدانا vê xelekêj bername bi Kurdî ayîn û zimanê neteweyî. Mamostê Biris zimanê Kurdî weke me amaje pêkirî zimanê dayik e û zimanê Kurdiye ayetekeş ayetê Xwedayê mezin aya kes hebûyne et nava Kurdî da ke kemtir xem bin bû parastina evî zimanê? بەڵێ هەبووە بەداخەوە چونکە هۆکار هەبوو یەکێ لەو هۆکارانە هۆکاری خراپ حاڵی بوون لە ئاین خراپ وتوانە مادام دین عەرەبیە و مادام قورئان عەرەبیە و مادام فەرمودەکان عەرەبیە و مادام نوێژ بە عەرەبیە ئیدی وایان زانیوە دەبێ ئەمە کەی خوتبەی نوێژی جومعەمان کردو بە کوردی هەمووی عمری 50 ساڵێکە ئەگەر لێ یعنی تۆ ئێستا لە 1440 کۆچی دەژی وانە هەر ڕەنگە 40 ساڵەکەی ڕابردووە خطبەی کوردی داهێنرابێ و لە مزگەوتا بە وتاری جومعە بە کوردی بێ وایە یعنی زۆر تازەیە ڕەنگە بڵێم لە ڕاپەڕینەوە نا ڕەنگە بڵێم 10 ساڵێکە لەسەر قەبران تەلقینی مردووە بە کوردی وانە جاران هەر وایە نەزین دەبێ هەر بە عەرەبی بێ ئاخر خۆ کوردەوە فاتی کردووە بەڵام ئاەتی قڕان پاڵپشتیەوەی چەندێنەوە کە کەمە قڕان ئینا خاری بلیسانی عەرەبی مبین ئێ باشە ئەی وەما ئەرسەلنا من ڕەسوول ئیلا بلیسانی قەومی کەواتە لەسەر قەومی عەرەب پێویست بوو خۆیان زمانەکەی خۆیان کە قورئانە بیگۆڕن یعنی چۆن ئەڵێ تەحویلی کەن تەرجمەی کەن بۆ هەموو زمانەکانی تر یەکێ لەو ئەرکانەی کە ئەو قەومەی ئەو بزانە ئەو قەومەی کە قورئان و کتابی ئاسمان بە زمانی ئەو دێ ئەرکێکی زۆر گەورەی دەکەوێتە سەر ئەبێ ئەو چی بکە نەک تۆ عەرەبی فێربی دەبێ ئەو زمانەکانی دیکە فێر بن خدا ئەم قورئانەی ناردووە بۆ مەککە لە نێو ئەواندا بۆ قوڕیش خدا باسییان دەکە کەواتە ئەرکی ئەوانە کە چی بکەن ئەم قورئانە بگۆڕن بۆ هەموو زمانەکانی دیکە و تەرجمەی کەن و شەرحی بکەن و ئەوەی بکەنەژدا هەموو عالم 8,000 زمان ناتوانێت عەرەبی فێر بێ بۆیە ئەبینی کاتێکەوە ئینجیل بە زمانی لاتینیە چۆن بڵاو بووە خۆ خەڵک لاتینی نازانێ مارتن لۆتەر و ئەوانە هاتن تەرجمەکەیان کرد بۆچی تەرجمەیان کرد ماناکانی تەرجمەی ماناکانی بۆ هەموو زمانەکانی جیهان کەواتە لێرەوە کورد درەنگ ئەوەی زانیوە بۆیە بینی هەر 50 ساڵێکە بە خوتبەی جومعەی کرد بە کوردی هەمووشی 10 ساڵێک نابێ تەلقینی کردووە بە چۆن دەڵێ ئەوە بە زمانی کوردی گۆڕە دیتنەوە ئەف چەندات هێتەکردن کە ئەم ینی خۆفێر زمانی عەرەبی بکەین مەبەست هێتەکردن یانژی عەبدولسافیەف چەندە هێتەکرد واللهی بڵم چی ینی خۆی زمانزانی نابێ ئینسان دەمارگیر بێ ینی لە مەسەلەی زمانە هەموو زمانێ بزانی وەزگە هەموو زمانی دنیا بزانی بەڵێ شتێکی باشە بەس خدا مەبەستی بوو کە تۆ زمانی دایک یا زمانی نەتەوەیەکەت ئەو زمانەیە لە پێناوی پاراستندا دەبێ هەوڵی بۆ بدەیت جا خدا پێغەمبەر خدا بۆمان باز دەکات پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر ڕۆژی قیامەت بۆچی شەکوا گلەیی گازاندە لە عەرەب دەکات وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا
مەهجوور لە هەموو تەفسیرەکان تەماشایی کە هەر ئەوە نییە کە نەیان خوێندوێتەوە نەیانزانی چۆن ئەم قورئانە لەم زمانەوە بگۆڕن بۆ زمانەکانی دنیا بۆ 8,000 بە خەڵک دەڵێن تۆ یابانی وەرە عەرەبی فێر بە بە خەڵک دەڵێن ئینگلیز وەرە عەرەبی فێر بە نابێ ئەو ڕیسالەیە مادام خوددا بۆ ئێوەی نارد نەیان کرد کە نەیان کرد وقال الرسول یا ربی إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا ئیدی خەڵک چۆن لێ هەندێک کشتی تریش هەبوو هۆکاری ئاینی کە پێی دەڵێن فەرمودەی هەڵبەستراو هەندێک لە عەرەبی توندڕە و کاتی خۆی فەرمودەیان هەڵبەستووە بۆ ئەوەی بڵێن زمانی عەرەبی زمانی بەهەشتە مەسەلەن فەرمودەیەکی هەڵبەستراویان داهێناوە کاتی خۆی وتیان ئەحب العرب لثلاث عەرەبتان خۆش بێ لەبەر شت وانە لأني عەرەبی چونکە من پێغەمبەرم و عەرەبم لەبەر ئەوەی قورئان عەرەبیە لەبەر ئەوەی ڕۆژی قیامەت زمانی بەهەشت عەرەبی وایە یخۆ تۆ پشتە لای یەکێ لەوانەیە کە خەڵک گلەی لێکا دەڵێن ڕەنگە زۆر بایەخی بە عەرەبی دابێ ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ لە مەجموعی فتاوە ئەڵێ ڕاست نییە ئەڵێن ڕۆژی قیامەت ئێمە بە عەرەبی قساکەین ئەڵێ چی لە مەجموعی فتاوە ئیبن تەیمیە ئەڵێ ولا يعلم بأي لغة يتكلم الناس يومئذ کەس نازانێ ڕۆژی قیامەت ئێمە بە چ زمانی قساکەین بۆچی دەڵێت لە قورئان ئەم قسەی نەکراوە لە فەرمودەی صحیحیشان نەکراوە کە نەکرابێ کەواتە بۆ خودای بەجێ بێڵ ئیبن حەزمی ئەندەلوسی کە ئەویش خاوەنی مەذهبە ئەڵێ وقد توهم قوم في لغتهم أنها أفضل اللغات وهذا لا معنى له بكردي ابن حزم الله هەنێ کەس واتێکەن وا لێکەدەنەوە کە زمانەکەیان باشترین زمانی الدنیا ئەڵێ ئەمش معنایەکی نێشتیوە بەم شێوازە نییە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ ئاماژە بەوە دەکاکەوە سەردەمانێکی دیکەش وا بۆ خەڵک گوتوێتی فارسی ئاوایە عەرەب دش بە فارسی فەرمودەیەکی دروست کردووە لە کتێبی المەوضوعات هاتووە دەڵێ إن الله إذا سخط تكلم بالفارسية طبعا أمر راسنية أجا خدا أو كاتي تربي بفارسي قصاك كي خدا رازي بعربي قصاك أما أنا أقوى مكان درستيان كردو جاري وهي مثلا فارس قالتي بزماني كردي كردو بس شكر بو أخوة كرد قالتي بزماني كسنا كردو كرد لخانة قباديو قالتي بزماني كسنا كردو وتوتي زماني فارسي شكرا بس زماني من شيرين ترى چونکە هەر قومێک خدا درستی کورە زمانەکەی خۆی پێخۆش جا لەبەرەوە سەردەمانێک عەرەب وتوێتی زمانی تورکی زمانی جەهەنەمیە تورکەکان خۆیان شتێکیان دروست کرۆتیانە زمانی بەهەشتیە نوکتەیەکە جێڕنەوە دەڵێن مەلایەک خوتبەی داوە گوتوێتی ئەوەی تورکی نەزانێ ناچێتە بەهەشت دەڵێن تورکێک دەگریە دەڵێ کاکە تۆ بۆ دەگری خۆ تۆ تورکی دەڵێ ئاخر من بۆ پێغەمبەر دەگریم پێغەمبەر زمانی تورکی نازانێت چۆم چێتە بەهەشت ئەمانە هەمووی ئەقوامەکان بەداخەوە ئەقوامەکان بە ناوی دینە و لە دژی یەکتری دروستیان کردووە بەڵام ڕاست تێگەشتە کوردانەکەی کە کورد گاڵتەی بە زمانی کەس نەکردو هەتا لە کۆنیشا لە پەندیشا و لە شێریشا دەڵێن شام شەکرە کورد دەڵێ شام شەکرە وڵات شیرینترە یعنی ناڵێن ڕاستەکە قسەمان بە کەس نەوتوە ئێمە لەبەرەوە کورد کەم تەرخەمی خۆی کوردیش خۆی کەم تەرخەم بووە وای زانیوە دەبێ بایەخ بە زمانەکەی خۆی نەدا وای زانیوە گە باسی دین بکە دەبێت دین بە عەرەبی بێ وای زانیوە ئەگەر شعر بڵێ و ئەدەب بڵێ دەبێت بە فارسی بێ بۆ ئەمەش کەم تەرخەمیە چونکە خەڵکەکە لێیان قبول نەکردووە خەڵکی ئازامانتی هەڵکەوتووە تۆزانی ئەو کاتێک کە خانی بە کوردی دەنووسێ و جززیری بە کوردی دەنووسێ و نالی بە کوردی دەنووسێ بۆ وازانی ئاسان بووە هەر کوردەکەی خۆمان لە دین دەریانیان کردووە وتوان ئەمانە لە دین وەرگەڕاون چۆن شتی وابێ بە کوردی لەبەرەوە کاتی خۆی کە عەلامەی گەورەمان هەیە مەلا محەممەدی ئیبن الحاج کاتێک کەشتی بە کوردی نووسیوە هەستی کردووە گاڵتەی پێکەن تۆزێک ینی وەکو بڵێ شەرمی کردووە ناشار بۆ شەرم کا بە کوردی بنووسێ بۆ یاڵێ نظمم کرد بە قەولی نظمم کرد لە قەولی صحیح بە لەفزی کوردی نافەسیح یعنی خۆی دەڵێ ئەمەی کە نظمم کردووە قەولێکی صحیحە بەس چییە بە لەفزی کوردی نافەسیح یعنی لە شەرما گوتوێتی کوردیەکە نافەسیحە یعنی عەرەبی فەسیحە ئەمە چییە ئەمە زەختی کۆمەڵگە بووە لەسەری کەوا پێیان وا بۆ هەرەبی هەموو شتەکان بە زمانی عەرەبی بێ نالی بە ڕەحمەت بێ خۆ 1877 وەفاتی کردووە نالی دەڵێ کەس بە ئەلفاظم نەڵێ خۆ کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تابعی معنا دەکە کەواتە لێرە جارێکی تر مانای وایە خەڵکی قسەیان بە نالی گوتووە و چیە تۆ ئەم شتە بە کوردی ئەڵێ باشە عەلامەیەکی ترمان هەیە وەکو ئیبن ئادەم عەلامەمان هەیە وەکو ئیبن ئادەم کە لە شعریشان نازناوی واجیمی بۆ خۆی داناوە ئیبن ئادەم زۆر گەورەیە ئیبن ئادەم کتێبێکەیە بە ناوی مشکات المەنقول پێشەکیەکی بۆ نووسیوە پێشەکی مقدمە پێشێکەکەی بە کوردی نووسیوە ینی تقریبا پێشی 200 ساڵ پێشەکی کتێبی مشکات المەنقولی بەچی نووسیوە بە کوردی یەک کۆمەڵ زانای کورد قسەیان پێوتوە چۆنە بێ و چۆن شتوێ
حاجی کاک ئەحمەدی شێخی سلێمانی کاک ئەحمەدی شێخی سلێمانی بە ڕەحمەت بێ هەندێک بابەتی بە کوردی گوتووە یەکێک شعرێکی لەسەر نووسی و ئەڵە دەستت خۆش بێ خواخێرت بنووسێ بەس چی بوو بۆ بە کوردی دەبا بە کوردی نەبووایە تەسەورکە دەبا بە کوردی نەبووە یعنی کە ئەنەوە بە کوردی نابێ ئەم باسانە بکرین جا لەبەرەوە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێن ئێستا بە جۆرێکی ترە ئێستا هۆکارە ئاینەکە نەماوە ئێستا دەزانین دەبێت بە زمانی خۆمان لە دین تێبگەین دەبێت تێگەشتنی کوردانی خۆمانمان بۆ دین هەبێ ئەوە تەواو بووە ئێستا ئینگلیزی مشکلی بۆ دروست کردی ئێستا دایک و باوکو هەموو عالەمەکە مناڵان نێرنە قوتابخانەی ئینگلیزی ئەو قوتابخانەی فەڕەنسی ئەو قوتابخانەی ئەڵمانی توبینێ چەندە هەڕە شەوی سەر زمانی کوردی دڵنیایی چونکە لە سەرتاوە نابێ وابێ دەبێ ئەم قوتابخانانە ئەمە بەش کارێکە وەزارەتی پەروەردە هەستی پێ کردو دەبێت زیاتر هەستی پێ بکە کە یعنی لە مەسئلەی مناڵی و زمانی دایکە دەبێت زۆر ئاگادار بێت ئیدی کە ئینسان گەورە دەبێ لە دوای ئەوە بە هەر زمانێک فێر دەبێ با فێر بێ بەڵام ئێمە لە سەرتاوە مناڵ وای لێبێ لە ڕێگەی هۆکاری تەکنۆلۆژیا و هەر بە زمانی ئینگلیزی بێت لە ماڵ و هەر بە ئینگلیزی ئێستا ماڵ هەیە دەگریەن دایک و باوکێکە ناسم دەگریە دەڵە منداڵەکەم یەک بشتە کوردی نازانێت قسە بکات لەگەڵمانە ئەوە چۆنەبێ ئەخر لەبەرەوە جاران بە پاساوی ناتێگەشتن و ناحاڵی بوون لە ئاین وایان دەزانی دین عەرەبێ دەبێ عەرەبی بێ وڵاتێکی وەک بریتانیا مامۆستا ساڵانە ئەبدێتە قاموسا خودکەتن کە پەیوین زێدەتر بوو بدۆزیت و زێدە بکەتن ئایا ئەم وەک کورد چەند خەما vê چەندین ئەگەر زۆر کورتیژی بیت زۆر بە کورتی لە ئەکادیمیای کوردیش پێشی 2 هەفتە لەوێ بووم وام گوت لە مداخلەیەەکە گوتم کەناڵەکانی ڕاگەیاندن سەعات بە سەعات دەبێ هەواڵ پێشکەشکەن وشەی تازەیان بە پەلە بۆ دێ وشەی تازەیان بۆ دێ ناچارە بیڵێ ناچارە لەو کاتەدا ئەو وشەیە بەکاربێنێت چونکە بەدیلیش نییە ئەی چی بکە بەکاری دێنێ لەبەرەوە کاری سەرسەختانە و زۆر قورسی ئەکادیمیای کوردی چییە بایەخدانە بە زمانی کوردی بەێ دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دیسان بدوێتن بچینە ئەتناوا شارین کوردستانی و پرسیارە دیتر ئاراستەی وان بەڕێزا بکەین چ بکەین بۆ پاراستنا زمانی کوردی بفەرمون پێک ببینەر بین ضرورە کە ڕۆشنبیران نووسەران زمان زانان فەرهەنگی تەواوی کوردی دروست بکرێت بۆ ئەوەی زۆر جار لە کاتی وەرگێڕانە ئێمە ئاماژە بە فۆنتو یا دەستەواژە بیانیەکان زیاترەکەین چونکە وەرگێڕان لە زمانی کوردیە ئەچنە بواری کەم بوونی کەم دەستەواژەی کاتێکگە چێتە ئەو بوارەی کە وەرگێڕانێک ڕوو بدە مەجبورە یا لە فارسی یا لە ئینگلیزی ئێستا بە زۆری ئەو کتێبانی وەریژە گێڕێن دائیمەن لەو شوێنانە وەرگێن دەستەواژەکە خۆی بەکارهێنرێتەوە تەماشاکردنی تەجروبەی وڵاتانی ئەوروپا کە بتوانێت وەکوتم ستاندەردی کە زمانێکی یەکگرتومان بۆ بێنێت چکە ئێمە میلەتەکەیمە میلەتێکی زۆر گەورەی وەکو ژمارە و خاکە کەشمان فراوانە بەڵام فاکتەرە مێژویەکان و جۆگرافیەکان ژوای کردووە هەڵبەتە بە تابەتی فاکتەرە مێژویە سیاسیەکان کە نەتوانین زمانەیە گرتوەکەمان هەبێ بەڵام ئێستا کوردستانی باشوور ئیدنتیکی خۆی هەیە و چەند ساڵێکە ئەتوانرێ بەستاندکردن لە ڕێگەی پسپۆری تابەتی خۆیەوە نەک پسپۆری ناوخۆ بەڵکو پسپۆرانی لە دەرەوەی وڵاتیش بێن هەمی سازیەن ناوا حکوومەتە هەرێما کوردستان دا کارکەم پێت ویە هەوڵ بدەن ئەوی زمانی پارێزن وەزارەتە ڕەوشەمبیریە وەزارەتە پەروەردەیە وەزارەتە خاندنا باڵایە ئەف وەزارەتن دیێن سیاست و فەلسەفا حکوومەتە هەرێما کوردستانێژی لازمە سەر وێ بوشێنێ بچیت و پاراستنە زمانی کوردی بکات پاراستنە زمانی کوردیژی ناوەندن خاندنێ و ئەکادمیین زانستی دا دەرباز بیت لەو ڕژی وێت سیاست حکوومەتە هەرێما کوردستان لەسەر چەندێ بچیت و ئەس باوەرمژی سیاست حکوومەتە هەرێما کوردستانی بۆ ڤیاوی زۆر یا ئاشکرایە کو زمانێک هەر بمینیت یێزیندی بەێ الحەمدلله پشتی بسەر هەلدانێ زمانی کوردی پیتە بێ هەڵدەدان بەس پادوێت پتر پیتە بێ بێدەدان لەجان کویا کو حتا کو پلێت دکتۆرا یەت ماستەرێ ئەڤەژیک زمانی کوردی بەنە چێکردن دەچێتر بێتن ڕۆژهەڵاتە لە مەکتەبەکان نایڵن ئێمە زمانی کوردی فێربین بەس هەمووی فارسیە بەس خەڵکی ڕۆژهەڵات زۆر
شتەکە پەرەی بە زمانی کوردیدا تایسە نەیچڵیە هیچ زمانێک جێگوزینی زمانی کوردی بێت دەبی وەزارەی تربیە زۆر احتیمام بە زمانی کوردی بدا یعنی منهەجی زیاد بکە زمانی کوردی لەبەرەوەی هەو زمانە هەر بمینێ. بله بینەرین بەڕێز سوپاس بوو بەشداربوویان کە ڕاوسەرنجین خوو پێشکەشی مەکردین هەر ساخ و سەلامت بن ممنون. مامۆستای بەڕێز ئەگەر بزەڕینە سەر تەوەری خوو دوماهی تەوەر ئاراستەی جەنابێتە بکەین ئایا فاکتەر و هوکار چنە کە ئەم بشین بکارین پاراستنی بکەین سەر زمانی خۆی کوردی. یەکەم خاڵ بەردەوامیدان بەو کارە جوانەی کەوا پێشینانی ئێمە و عارفانی ئێمە و زانایانی ئێمە کردویانە وەکو چی؟ وەکو ئەوەی کە تۆ ینی تەماشا بکە خانی کە لە 1970 تقریبا وفاتی کردو یعنی بەری زیاتر لە 300 ساڵ یعنی خانی نەوبەهاری دانا خانی کاتێک کە نەوبەهاری دانا وەکو قاموسێک بۆ ئەوەی خەڵک وشە کوردیەکان بزانێ ینی ئەو شانە لە زمانی کوردیدا چی پێداڵ مەسەلەن لە دوای ئەوە جارێکی ترەکە تەماشاکەی کاک ئەحمەدی شێخ وەک ئەحمەدی خانی نەوبەهاری دانا ئەمیش هات ئەحمەدی دانا ئەحمەدی دانا بۆ ئەوەی کەوا بەو شێوە شێوازانە کە چۆن دەڵێ ڕأس سەرە عین چاوە بەم شێوازان ئیدی دەگەیتەوە ئەم سەردەمانە مەسە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بە ڕەحمەت بێ دوو ڕشتەی دانا دوو ڕشتە ئەویش هەر شێوازێک بوو لە شێوازی ئەحمەدی کە ئەڵێ مەسەلەن شیمال باکوور جنوب باشوور ئەمەم شێوازانە ئەڕواتە خوارەوە ئەمە ئیدامەدانی ئەوێ بەردەوامی ئەوێ چونکە ئێستاکە ڕەنگە مەسەلەکە هەر عەرەبی نەبێ جگە لە عەرەبی وەکو دەڵێ زمانەکانی دیکە هاتووتم ئێستا قوتابخانەی ئەڵمانی هەیە قوتابخانەی فەڕەنسی هەیە قوتابخانەوە کۆلێج و زانکۆکان بەم شێوازانە هەن لەبەرەوە زۆر ئیدامی ئەوەمان پێویستە کە بە بەردەوامی چونکە ئینگلیزەکان وەکو تۆ ئابدەیت و تازەکردنەوەی بەردەوامی فەرهەنگەکانی خۆیان دەکەن vêgavkêt nava Kurdistanê de mamosta taybetî texarûşembîra destewajên biyanî gelek zorin navda têne karînan aya ev bû çi zivrît ev bû lawaziya me zivrît yan jî ev pêtiviyeke bihête kirin خۆی دەڵێن هەمیشە زمانە سەرکەوتووەکان زمانی گەلانی پێشکەوتوو خۆی فەرزەکە و گەلانی دواکەوتوو حەزیان لە چاولێکەری لە زمانی ئەوان دەبێت ئەم لوی سنفینە بەڵێ ئێمە لەو ئاستەینکەوە وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی کورد هەر بە هەمان شێوە ینی ئێمە خۆمان بەکەمە زین لە بەرچاوی ئەوانە یعنی لە شوێنێکە دانیشی ئەگەر مەسەلەن کەسێک دێ قسە ئەگە بە زمانێکی کوردی پەتی قسە بکوازانن هیچ نییە ئەگەر تۆزێک هەندێک و شەوت تێکستی ئینگلیزی بەکارهێنا ئەڵێنەوە ڕۆشنبیرە ئەبینی ئەوە بەداخۆ نابێ وابێت چونکە وڵاتان لەسەر تەماشاکە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەو لە زمانی ئینگلیزی دەترسێ یاسای پاراستنی زمانی فەڕەنسی بەری 30 ساڵ دانراوە داواکە لە هەموو وەزیرەکانی حکوومەتی فەڕەنسا دەڵێ لە ئاخاوتن و ئاخافتن و قسەکردنتانە دەبێت بە فەڕەنسی بدوێن ینی تۆ فەڕەنسا مەسەلەن ئیمارات ڕاستە وڵاتێکە پەزان پێش کەوتووە تۆ تێوە کوردستان وەکو ئیماراتی لێبێ بەس ئەزانی ئیمارات ئەڵێ ئێستا زمانی یەکەمی ئاخاوتن لە ناو ئیماراتە بریتە لە ئینگلیزی زمانی دووەم بریتە لە هەندی زمانی سێەم بریتە لە ئۆردو زمانی چوارەم عەرەبیە یاسایەکیان دەرکردو لە 2006ەوە بە ناوی یاسای قانون حمایة اللغة العربية تۆ زمانەکەت ئەڕوا ڕاستە سەد ناسنامەی جیاواز لە ئیمارات خەڵک هەیە ئێستاکە ئەگەر زمان نەما سەقافەت ژی بەگەلچیت زۆر زمان قسەی 100 ساڵ لەمە پێشت بۆ بکەم ساڵی 22 یعنی نزیکە لە 100 ساڵ لە ژمارە 91 ڕۆژنامەی پێشکەوتن لە بەرواری 1922 ئەو کاتە شێخ نووری شێخ ساڵح بەڕەحمەت بێ نووسیوێتی قیوامی دین بە قیوامی میلەت یعنی میلەت زمانی نەما دینیش لەو شوێنە نامێنێ چکە تۆ بەو زمانە دەدوێ یا بەمانەیەکی تر دەڵێ ئەم زمانەی ئێمە کوردین و قسەی پێ دەکەین ئەگەر بشمانەوێ هەتا دینەکەشمان بپارێزین هەر دەبێت زمانەکەمان پارێزی چکە ئێمە بەم زمانە لە دین تێدەگەین کەواتە ئەمە قسەیەکە لە 1922 نووسراوە واچین بەرەو 2022 جا لێرەوە ئەمە زۆر گرنگە ئاگدار بین کۆڕستی ئەم بزان ئەڵم کۆڕ و سیمینار وانە بزانە کۆر چییە سیمینار چییە وەرکشۆپ چییە سیمپۆزیەم چییە ئەمانە هەمووی هاتوون ئەمە هەمووی ئەرکی ئەکادیمیای کوردی تا خیر بێ
دوا بکەوێ کەناڵەکە مەجبورە قسە بکە وەکو کوتم سعاتێکی تر نەختێکی تر هەواڵەکانە کە هەواڵەکان بۆ وشەیە کاتۆتە بەردەمی چی بکە کەواتە ئەگە من پێم وایە هەڵە نەبم بڵێم ئەکادیمیای کوردی لەم قۆناغەیە کاری یەکەم و کۆتایی هەر زمان بێ زیادە ڕۆیم نەکردو زیادە ڕۆیم لەو بوارەدا نەکردو ئێستا مەسەلەن کوردانی تاراوگە هەر بە هەمان شێوە کوردانی خۆمان هەر بە هەمان شێوە چوار پاچەی کوردستان بە هەمان شێوە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەکادیمیای کوردی ئەمانە هەمووی دەبێت لەم بوارەدا ئاگدار بن و قسەیان هەبێ دەبێت ئاگداری ئەوە بین کە بەڕاستی چۆن گوتم هیچ ڕووی نەدا و خوتبەی ڕۆژی جومعە کرا بە وتاری ڕۆژی هەینی و بە کوردیشە هیچ دینمان خراپ بوو هەر سەبارەت بێ چەندی مامۆستای بەڕێز یعنی vê gavê em wek musilman gelekî Kurd em dikarîn Qur'anê jî bi zimanekî Kurdî yanî zimanê xwe ئەوە نییە هەیە ئەوە نیە ئێستا کراوە یعنی تۆڵێ قورئان وەکو خۆی چونکە قورئان تایبەتمەندیەکی هەیە ناتوانانی بڵێ ئەوەی کە کرا بە کوردی یا کرا بە فارسی ئەوە 100% قورئانەکەیە چونکە زمانی عەربی زمانێکە زمانی قورئان زمانی زەممە و فەتحە و کەسرە و حرەکاتە لە زمانەکانی دیکە نییە بەڵام ئەو نێڵێ تەفسیری ئاسان ئەوان ئەڵێ تشکێ لە قورئانی پیرۆز ئەمانە هەمووی تەفسیرن کراون بەس ئەمە چی ڕاستیەکەی زیاتر وەکو لە ڕووی زمانەوانیە ناتوانانی بڵێ تەفسیرە جەلەبەرەوە هیچ مانع نییە مام هەژاریش هەر کردوەتی بە کوردی زۆرمان هەیە یعنی توان 6 تەفسیر بدۆزینەوە جگە لە تەفسیری قورئان بە کوردی زۆرمان هەیە بەڵام لە هەمان کاتیشدا وتە وشەکانیش هەرکراوە بە کوردی هیچ مشکلە نییە جەلەبەرەوە مەبەستمەوە بوو خوێندنی باڵا ئەم ئەتڕوحانە ئەم تێزی دکتۆرا و ماجستێرانە کە دەنووسرێن ئینگلیزی بێ با ئینگلیزی بەوەی تر بەس ئەوانەی کە بابەتن ئێستا مەسەلەن لە زانستە ئیسلامیەکان لە زانستە ئیسلامیەکان بۆچی بە کوردی نەنووسرێ یعنی تێزی دکتۆرا و ماجستێر بۆچی بە کوردی نەنووسرێ یعنی مادەم تۆ توانیت وتاری هەینی بکەی بە کوردی مادەم تۆ تەلقینی سەرقەبرانت کرد بە کوردی تۆ بۆچی مەسەلەن نەتوانی ئەم نووسینانەی کە دەنووسرێ ئەم بحوث و دیراساتانە ئەم باس و توێژینەوانەی کە دەنووسرێ بۆچی بە زمانی کوردی نەبێ یعنی چی ئەوێ ئەو کەسانی کە دێن مناقەشەیەکەن نازانن بۆی تەرجومەکەی پەرلەمان نازانم ئێستا جوابیان نا بێلەمان بپرسین لەم خولەی ئێستا پەرلەمان بۆچی یاساکانی بە زمانی عەربی بنووسێتەوە وانە بە کوردی بینوسە و تەرجمەی کەرەوە بۆ عەربی پەرلەمانی بەغدا باسمان کرد پێشی چەند بەرنامەش ئەبێ بیڵێنەوە لە میادەیە بۆچی ئێمە پەرلەمانتارمان لە بەغدا بە عەربی قسە بکەن تۆ ئەڵەی قەیچێکە خۆ دەیزانن بڕوا بکە منش عەربی دەزانم منش قسەم پێ کردووە بەس هەر کەسێک یار 24 بێ لە عەربی کە بە عەربی قسە دەکا 100% ناپێ حتا پێوەشی دیار نەبێت 100% ئەوەی لە ناخێتی نایەتە وتن با قسەیەکت بۆ بکەم عەلامەیەکمان هەیە بە ناوی عەلامەی بەیتوشی لە 1211 وفاتی کرد یعنی چەند بەری 200 ساڵ وفاتی کردووە عەلامە بەیتوشی ئێمە شعرێک دەڵێ وەصفی کوردستان دەکا بە زمانی عەربی لە کۆتایەکەیە نزیکی کۆتایەکەی چی دەڵێ ئەڵێ ئین تەجد شيئا خلاف الأدب فالطبع كردي وهذا عربي يعني دەڵێ ئەی عەرب زمان کە ئەم شعرەی من دەخوێنیتەوە لەوانەیە هەنێشتی تا ببینیتەوە بڵێ ئەوڵامە خلافی ئەدەبە یعنی لە ئەدەب ئەوانە نووسێ ئەڵە سەبەبەکەی زانین چییە فالطبع كردي من لە ناوە بە کوردی دەدوێم بانیە بەڵام ئەمەی کە عینەکەم وهذا عربي دەیکەم بە عەربی کە من بە عەربی قساکەم لە ناخی خۆمە بە کوردی قساکەم بە پەلا ئەوە تەرجومەکەیە کە من دەیکەم ئەو کاتە بە زمانی عەربی ببینی تۆڵێ ئازاد هات عەرەب بەڵێ جاء ئازاد فعل لەوێ دواکەوێ لەوێ پێشەکەوێ کەواتە مەبەستم ئەوە بوو ئەوەی کە بە کوردی دەتوانی بێڵێ بە زمانێکی تر مەسیح چرکێت من مامۆستا واسی چرکەتە جەنابێتە دەبێتن چ بگەین لەمسی چرکەیە دەڵێم زمانی ئێمەش وەکو زمانی گەلانی دیکە زمانی گەلانی دیکە شیرینن زمانی کوردی لای ئێمە دەبێت شیرینتر بێ دەبێت لە ئاستی باڵا و حکوومەت و کۆمەڵگەی مەدەنی و زانکۆکاندا کاری زیاتری بۆ بکەین و خزمەتی زیاتری بۆ بکەین بە تایبەت ئەکادیمیای کوردی زۆر سپاس بوو جەنابێتە مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بن ئینشاءالله بینەرین بەڕێز وی ئاوایی دەهینە دومایە وێ خەلەکێ و زۆر سپاس بۆین بەڕێژی کە هینجێ پشکدار بوون گەلمە ئەدبینەریەدا هیویام ئەوە مەشیابیتن خزمەت ئەوەین بەڕێز بکەین و زۆر سپاس بۆ هەفکارên بەڕێژی کە دگەلمەتماندی بوون ببینم خێر و شاد تا خەلەکە کەدی بگەینە فێک وەسەر